زیاتر بڵێن ئەو برۆشەرانەی کە کارتی هۆشیاریە لە هەولێر بە مەرحەلات لە زانکۆیەکان و لە ناو بازاڕەکان زیاتر لە 18,000 برۆشەر تا ئێستا تەوزیعکراوە لە ناو خەڵکو و پێشوازیێکی زۆر گەرمیش لە مەسەلەی بایکۆت دەکرێت لە ناو خەڵک. زۆر شوێن هەیە بۆ نمونە سەیدەلەکان دەرمانخانەکان بەشێکی باشیان دەڵێن ئێمە دەرمانی تورکی بەکارنایانین لەبەرەوەی دەرمانی تورکی پێیان وایە لەبەرەوەی دەرمانی تورکی بەڕاستی هەمووی نسبەی ئەکسپایری یاخود بڵێن مەفعولی بە ئەوانەی کوالیتی باش نییە کوالیتی بەرز نییە مەوادی تر هەیە بە نەفسی نرخ ئەوان بەکاردێن یان بەرەم لەن مارکێتەکان بەپێی ئەو راپۆرتە میدیانەی کە بڵاو بووە کە ئەو کاڵا تورکیانە لەو مەغزەنانەی هەولێر هەمووی بەسەر چۆ یاخود لێرە ئەوەی لێ دەدرێ بڵێن بەرواری لێ دەدرێ بەوانە بەڕاستی خەڵک زۆ تووڕێ هەتا خاوەن مارکێتەکان من لەگەر بازرگانەکانیش دەتوانم بڵێم قسەم کردووە ئەوانیش فاترەیەکی باشە ئاراستەی خۆیان گۆڕیوە لە بری کاڵای تورکی کاڵای تر بەکاردێنن وەکو معلوماتیشم کاریگەری بایکۆت لەسەر کاڵای تورکی ئەوانە ئێستا کۆمپانیای ئاڵتونسا من بەرپرسم لە قسەکە دەکەم کۆمپانیای ئاڵتونسا بە 140 فرۆشی کەمی کردووە تاوەکو لە یەک لە کۆبنەکانی داوای لە کارمەندەکانی کردووە کە بەشێک لە کارمەندەکانی موچیان کەم بکرێتەوە و بەشەکەی تریش هەندێکیش لە کارمەندان بەڕێ بکەن لەبەرەوەی فرۆشیان نیە و لەبەرەوەی کۆمپانیەکان تووشی زەرمەند بووە ئیتر بەگشتی بێگومان هەڵمەتەکانمان جگەلەوەی بەردەوامی دەبێ هەمە زۆریش دەبێ وەک ئەوەی ئێمە لە داهاتوودا گردبوونەوەمان هەیە سەبارەت بەو دراما تورکیانەی کە هاتووتە دەستی خستۆتە نێو کللتور و نێو زمان و نێو ژیانی گەلەکەمان ئێمە سەبارەت بەو درامایانەش عتمەن ئیشمان دەبێت لەگەڵ هونەرمەندان لەسەر خەتین لەوانەیە لە فشار بخینە سەر وەزارەتی ڕۆشنبیری و هەڵمەتی وشیاریش هەر بەردەوام دەبێت لەگەڵ ئەمەشدا چالاکی زۆرا زۆرمان دەبێت بەردەوامیش دەبین بێگومان بەردەوام دەبین و دەبێت بایکۆت درێژخایان بێ